خۆشەویستانم باندی بەڵێن ساڵە هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەی ژمارە 104 کورد کۆنێکشن. لەم بەرنمەیەدا ژمارەیە بابەتان بۆ ئامادە کراوە. ڕێکخراوی داکۆچیکردن لە مافەکانی ڕۆژنامەوانان راپۆرتێکی تایبەت سەبارەت بە ڕەوشی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانی عێراق بڵاو دەکاتەوە. گۆناسایید لەم بەرنمەیەدا باسمان لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی عێراق و هەروەها پرۆسەی دیموکراسی لە وڵاتەدا بۆ دەکات. وەک هەموو جارێکی تر سەرەتا بە گەشتێکی سەرپێیی بەنێو ژمارە لە هەواڵەکانی جیهاندا دەست پێ دەکەین. سەرۆک ئۆباما لە میانەی سەردانەکەیدا بۆ ژاپۆن جەختی لە پەیماننامەی وابەستەیی کردەوە بۆ بەرگریکردن لە ژاپۆن. دوا بەدوای کۆبوونەوەکەی لەگەڵ شینزۆ ئابی سەرۆکوەزیری ژاپۆندا، سەرۆک ئۆباما بە ئاشکرایی ئاماژەی بەو دوورگانە کرد کە کێشەی نێوان تۆکیۆ و بێژینگن و جەخت دەکاتەوە لەوەی بە پێی ڕێکەوتنەکە ئەمریکا وابەستەیە بە بەرگری لە ژاپۆن ئەگەر هێرش ڕوویدا. سەرۆکی کاتی ئۆکرانیا دەڵێ پۆلیس جودای خوازانی لە ئەنگلی رووسیان لە فەرمانگەی شارەوانی شاری ماریۆپۆڵ دەرکردووە. لە لێدوانەکەیدا بۆ پەرلەمانی ئۆکرانیا ئۆلێکزاندەر تۆرچینۆڤ گوتوێتی هێزە سەربازیەکانی بەرپەرچی هێرشێکیان داوەتەوە بۆ سەر بنکەیەکی لەشکری و دەشڵێت هێرشبەران زیانێکی زۆریان لێکەوتووە. لە تۆکیۆش سەرۆک ئۆباما گوتوێتی رووسیا وابەستەی ڕێکەوتنی ژنێڤ نییە بۆ هێورکردنەوەی قەیرانەکە و دەشڵێ بۆ خۆشی هیوایوانیە رووسیا هاوکار بێت. هەردوو لایەنی سەرەکی فەلەستینی فەتح و حەماس ڕێکەوتنی ئاشتەوایی خۆیان ڕاگەیاندوە و دەشڵێن حکوومەتێکی یەکگرتو پێکدێنن لە چەنەفتەی داهاتوودا. ئەم دوو لایەنە ڕکابەرەی فەلەستینیەکان ڕێکەوتون لەسەرکردنی هەڵبژاردنێکی نوێ. وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و ئیسرائیلیش دەڵێن لەگەڵ ئەم ڕێکەوتنە نوێدا نین و لەو ڕوانگەیەوەی دەشێت پرۆسی ئاشتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاڵۆز بکات. باڵێزخانەی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا لە ئەفغانستان دەڵێ لە ئاکامی ئەو هێرشەی کراوەتە سەر نەخۆشخانەیەک لە کابوڵ 3 ئەمریکایی کوژراون. پۆلیسی ئەفغانستان دەڵێت یەکێک لە پاسەوانەکان تەقەی کردووە و بەلانی کەم یەکێک لە کوژراوەکانیش پزیشکە. لەمڕاستی وەزارەتی ناوخۆی ئەفغانستان دەڵێ پاسەوانەکە گیراوە و لەژێر لێکۆڵینەوەدایە. پارێزەری ئەو کۆنتراکتەرە ئەمریکایی لە کوبا زیندان کراوە داوا دەکات سەرۆک ئۆباما بە شێوەی کەسێتی هەوڵی ئازادکردنی ئالەنزرۆز بدات. پارێزەر سکات گەلبەرت لە هاڤانا بە پەیامنێرانی گوتووە بەڕێزدرۆز بە بەستێکی بە مردووی بێ یان بە زیندویی لە ماوەی ساڵێکدا بگەڕێنرێتەوە بۆ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا. توندوتیژەکان لە عێراق بەردەوامن. ڕۆژانە دەیان کەس لە وڵاتە دەکوژرێن. توندوتیژەکان بە شێوەیەکی بەرچاو زیادیان کردو و تونڕەوان و یاخیبوان لە هەوڵی بنکۆڵکردنی هەوڵەکانی حکوومەتی عێراقدان کە بە ڕێبەرایەتی شیعە ئاینزاکانە بەر لەم هەڵبژاردنانەی کە بڕیارە ڕۆژی 30 ئەم مانگە بکرێن. بینەرانی عزیز هەروەکو دەزانن ڕۆژی 30 ئەم مانگە عێراقیەکان دەچنە سەر سندوقەکانی دەنگدان بە مەبەستی هەڵبژاردننی نوێنەرانی خۆیان بۆ پەرلەمانی وڵاتەکە. بەڵام یەکێک لە پرسیارە سەرەکیەکان ئەوەیە ئایا عێراقیەکان لەسەر چ بنچینەیەک دەنگ دەدەن؟ ئاینیە یا ئاینزایی یا مەسەلەی لایەن و لایەنکاریە؟ بەم پرسیارەوە دەچینە لای نووسەر و ڕۆژنامەوان گۆناسایید بزانین چیمان وەڵام دەداتەوە. کاک بەڵێن بە بڕوای من هیچ لەبەر ئەوەی لەم سیستەمی هەڵبژاردنە هەروەکو هەڵبژاردنەکانی پێشووتر هێشتا تەواوی چوارچێوەی دابەشبوونەکە و چوارچێوەی ئەو حیزبانەی کە تایە ئاکتیڤانە بەشداری هەڵبژاردنەکەن وەکو خۆی ماوەتەوە. هەمویان لەسەر ئەساسی دینی، لەسەر ئەساسی با بڵێن قەومی، لەسەر ئەساسی جیاوازی جۆراوجۆر دروست بوون و ئەیانێ نوێنەرایەتی بەحساب بەشێک لە کۆمەلگا بکەن. بە بڕوای من دەرفەتیان نەکردوێتەوە بۆ خەڵک کە بە شێوەیەکی تەندروست بتوانێت بەشداری هەڵبژاردن بکەوە، بتوانێت نوێنەری ڕاستەقینەی خۆی داوا بکە، ئەو نوێنەری کە ژیانی ئینسان باشترەکە لە عێراقا. ئەوەی کە هەیە بە پێچەوانەوە هەروەکو ئێوەتان لە بەشی دووەمی پرسیارەکە هەمووی لەسەر ئەساسی وعد و وعودی بێبنەمایە، ئەگینا بەرنامەی ڕۆشن ئەوەی کە ژیانی خەڵک ئەو ستراکتورانی لە عێراقا ڕووخاوە تێکشکاوە لە ناوچووە، نەبوونی زەمانەتی ئیجتیماعی، نەبوونی ئەمنیەت بۆ خەڵک، ئەمانە هیچی معلوم نییە کێ چارەسەرێکە و ئینسان ناتوانێت لە ئیدعایی انتخاباتەکانەوە بتمانەیان پێ بکات. باشە گۆناخان، لە هەرێمی کوردستانی عێراقیش بێژگە لە هەڵبژاردنەکان بۆ پەرلەمان هەڵبژاردنیش دەکرێت بۆ ئەنجومەنی پارێزگاکان. لەوێش دەنگدان هەر بە هەمان شێوەیە یان نا بۆ کاندیدەکان؟ لە ڕاستیە کاک بەڵێن لەوانەیە خۆتان ئاگاتان لێبێ کە ماوەی چەند ڕۆژێکە دیسانەوە بە هەمان شێوە هەر وەکو ئەی بینن ئەم لایەنانە کە با بڵێن منافەسە ئەکەن بۆ دەنگهێنان لەسەر ئەساسیەوە نایکەن کامیان بەرنامەی باشتری پێ بۆ خەڵک، بەڵکو لەسەر ئەساسیەوە کە کامیان ئەوی تر خراپتر ناشرینەکە.
ئەوە تا مەلەفیەک هەڵێنەوە ئەوە تا ئەو شتانی کە لای خەڵک حساسە بۆ مەسلەی ئەوانەی با بڵێن شەهیدەکانی حەڤەی شوبات، مەسلەی لێدانی ڕۆژنامە نووسان، نەبوونی ئازادی، بەعسی بوون، ئەم مەلەفانە لەسەر یەک هەڵێنەوانی و بەردەوام لە کاتێکە ئەگەر ئینسان یعنی جوان سەیری کە ئەبینێ مساومە ئەکەن بەم قەزیانەی خەڵکەوە، مساومەیەکی ناشرین کە بۆ نمونە بەشێک لەمانە دوێنێ هەندێک لەم لایەنانە نەیانەویست باسی هیچێکێ لەم دۆسیە و کەیسانە بکەن و حتا لەسەر مەسلەی بەعسی بوون ئەزانی کە بەشی زۆریان یعنی خەڵکی تایە کە بەعسی بوون کە کۆنتر لەناو بە مەنسەب و بە شوێنی زۆر باشەوە لەنێو ئەم حیزبانە لە هەموو لایەنێکیانە هەن، بەڵام هاتوون ئەمڕۆ لەسەر یەکترێکن بە کەیس و یەکتری پێناشرینەکەن، لەو لایشەوە خەڵک چاوەڕێ لایەنێک بێتە دەرەوە بڵێ بابە من ژیانی ئێوە بەم شێوەیە باشتر و بەرەو ژیانێکی ئاسوودەتر و ئارامتر و پڕمافتر و پڕ ئازادیترەکەم. بەڕاستی ئەمە غائبە و کوردستانیش بە بڕوای من بە نەوعێکی تر هەمان سترەکچەر هەمان سیستەم ئەیباتە ڕێوە ئەم هەڵبژاردنەی. باشە گۆناخان ئەو جۆرە هەڵمەتانەی هەڵبژاردن کە جەنابەت ئێستا باست کردن و هەروەها زۆرێکیش لە چاودێر ئاماژەی پێدەکەن کە لەسەر بنچینەی لێدانی کەسایەتی کاندیدەکانە نەک لەسەر ئەوەی کە بگوترێ بەرنامە و یا بەرنامە ڕێژی بۆ کارکردن لە 4 ساڵی داهاتوودا. ئەمە چ جۆرە پەیامێکەدا؟ بە بڕوای من هەرچەنە من بە قوڵی بڕوام وایە کە دیموکراسیەکی لەم شێوەیە لەم شکڵە یاخود دیموکراسی بە گشتی خۆی وەکو سیستەمێ لە عێراق و لە کوردستانە یعنی ئەمە یەکێکە لە ڕۆ ڕاستەقینەکانی ناتوانێت زۆر لەمە جوانتر بێ لەبەرەوەی ئەم هینە ئەم تەوژمە لە دوای حکوومەتی بەعسەوە کە هاتە ناو عێراقەوە خەڵکی دابەش کردووە بە ئەنواع وەشکاڵ دابەشی کردووە، بۆیە بە بڕوای من پەیامێکیش کە لە پشتی ئەم جۆرە هەڵبژاردنەوە هەیە هەر ئێستا ببینە زیادکردنی ڕق و کینە، زیادکردنی دوژمنایەتی لە نێوان خەڵکە، خۆلادان لەوەی کە بەرنامەی واقعی بڵێن بۆ باشترکردنی ژیانی خەڵک بوون. من کاندیدێکم نبینی بڵێ من ئەچم فلانی یاسا ئەگۆڕم چاکێکم بۆ خەڵک، من ئەچم بەرگری لە ژنانەکەم، بەرگری لە کرێکارانەکەم، بەرگری لە خەڵکی زەحمەتکێشەکەم یاخود بەرگری لە مامۆستایانەکەم، کەسمان نبینی بێت بم بەرنامە پۆزتیفانەوە زیاتر چۆنەڵی منافسەیەکی نێگەتیڤ کە ئینسان بێتاقەتە بێ، ئینسان ناڕەحەتە بێدا ئەنیشە گوێی لێگرێ لە جیاتیەوەی دڵی خۆش بێ بەوەی کە خەریکە پرۆسەیەک لە پرۆسەیەکە گۆڕانکاری ڕوایات. یعنی دواپرسیارم ئەمە دەبێ بەڕای جەنابن ناکرێ ئەم هەڵبژاردنانە هەڵمەتەکانی هەڵبژاردن وەکو هەنگاوێک لی بڕوانرێ بە ئاڕاستەی تۆکمەکردنی پرۆسەی دیموکراسی لە عێراق و لە هەرێمیش. ئەگەر با بڵێن بیرروڕای من تەوێت لەسەر ئەوە بە بڕوای من نە مەجای ئەوەی تیانە بواری ئەوەی تیانە، چونکە تەنانەت ئەو دیموکراسە غەربیە نییە کە ئێمە لە غەرب ئەیبینین کە بەو هەموو نایەکسانیە و کە هەیەی، بەڵام منافسەیەکی هێڵسی تەندروست لە نێو حیزبولایەنە سیاسیەکانە ئەکرێ. لەوێ وەکوتمان خەریکن لە نێو خێزانەکانە ڕق و کینە دروستەکەن، لە نێو خوشکوبراکانە ڕق و کینە دروستەکەن، ئەلەمیان کردوتە بەری مناڵ و مناڵانیان خستۆتە سەر جادە، ئەویان ئەلەمی شین و ئەویان ئەلەمی زەرد و ئەویان ئەلەمی سەوزی پێوەیە. ئەمە لە زیادکردنی فەزای تونند و تیژی ڕق و کینەی نێو خەڵک و ئەسڵەن گوێنەدان بە مەسەلە ئەسڵەکان بە کێشە ئەسڵەکانی نێو ئەو کۆمەلگایان لەمە زیاتر بە بڕوای من پەیامێکی تری پێ نییە، بەداخەوە کە خەڵک هێشتا خۆشخەیاڵە و چاواشەیە بەمجەوە و ئەبێ تەنها لە هەوڵی ئەوە بین کە خەڵک بزانێ نوێنەری ڕاستەقینەی خۆی چێ ئەتوانێت نوێنەری بێ، چێ ئەتوانێت ژیانی بەرەو گۆڕانکاری ڕاستەقینە بەرێ. هەتا ئێستا ئێمە ئەو بەدیلێکمان نییە لە بەرامبەر ئەمانەیە ڕاستەقی. گۆناخان زۆر سوپاس دەکەم بۆ تێبینی سەرنجەکانت. سپاس بۆ ئێوەش کاک بەڵێن، دەستان خۆش بێ. زۆر سپاس دەکەم. ئازیزانم لە سووریاش بڕیارە هەڵبژاردن بۆ سەرۆکایەتی وڵاتەکە بکرێ و حکوومەتی سووریا ڕۆژی 3/6 دیار کردووە بۆ ئەم هەڵبژاردنانە، لەگەڵ ئەوەشدا هێشتا دیار نییە کە ئایا سەرۆکی سووریا خۆی هەڵدەبژێرێتەوە یان نا بۆ گەڕێکی تری سەرۆکایەتی، بەڵام لەسەر ئاستی نێونەتەوەی ڕەتکردنەوە بۆ ئەم هەڵبژاردنە هەیە و دەگوترێ ڕەوشی سووریا کاتی ئەوەی نییە کە هەڵبژاردنی تیادا بکرێت. بەشار ئەسەدی سەرۆکی سووریا سەردانێکی دەگمەنی کرد بۆ شارۆچکەی معلولەی کریسچانەکان لە دەرەوەی دیمەشق کە نزیکەی 10 ڕۆژێک دەبێت لە دەستی سەرهەڵداوان سندرایەوە. لەو سەردانەدا بە دانیشتوانی گوت دەتوانن پشت بە پاراستنی حکوومەتەکەی ببەستن دژ بە تیرۆرستان. ڕژێمی سووریا تیرۆریست لە بەرامبەر سەرهەڵداوان بەکاردەهێنێت، هەرچەندە هێشتا بەشار ئەسەد بە فەرمی ڕای نەگەیاندووە ئایا خۆی کاندید دەکات یان نە، بەڵام بەگشتی چاوەڕوانیەکان وەهان بەرەو پێشچوونەکانی ئەم دواییەی بەکار بهێنێت بۆ بەدەستهێنانی گەڕی سێهەمی سەرۆکایەتی.
نەتەوە یەکگرتووەکان ئاگاهی دەدات دژی هەڵبژاردن لەم ڕەوشەی سووریادا. پێم وایە بانکیمون و لەخزەر براهیمی بەردەوام ئاگاهیان داوە کە هەڵبژاردن لەم ڕۆژەدا و لە نێوەندی ئەم قەیرانەدا و هەبوونی ئەم هەموو ئاوارەیە زیان لە پرۆسەی سیاسی وڵاتەکە دەدات و دەژبێتە تەگەرە لە بەردەم ڕاهەندەکانی ئەو چارەسەریە ئاشتیانەیەی وڵاتەکە زۆر پێویستێتی. وتوێژە نێونەتوەیەکانی سەرەتای ئەم ساڵکران ئەنجامێکی ئەو تۆیان نەبوو. ئێستاش بەشدار بۆ سەرەکیەکان رووسیا، ئەمریکا، یەکێتی ئەوروپا سەرقاڵی قەیرانی ئۆکرانیان. ئەمەش ئایندەی وتوێژکردن لەسەر سووریا دەخاتە بەرگومانەوە. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەڵێت ئەم هەڵبژاردنەی سووریا گاڵتەجاریە بە دیموکراسی. ئەو سەرکوتکردنە تند و تیژ ئامێزەی حکوومەتی سووریا دژ بەو خەڵکەی سووریا دەیکات کە داوای ئازادی و سەروەری دەکەن بۆ تەمایە ئەم قەیرانە خوێناویە. کردنی هەڵبژاردن لەو ڕەوشەدا و بێبەشکردنی بە ملیۆنان خەڵکی سووریا نەخواستی گەلی سووریا دێنیتە دی و نە هەنگاوێکیش دەبێت بۆ نزیکردنەوەی وڵاتەکە لە چارەسەرێکی ئاشتیانەی وتوێژ لەسەر کراو. پساکی دەشڵێت حکوومەتی ئەمریکا لێکۆڵینەوە لەو راپۆرتانە دەکات کە دەڵێن سووریا لە سەرەتایی ئەم مانگی چوارەدا گازی ژەهراوی جۆری کلۆرینی بەکارهێناوە دژی ئەپۆزیسیۆن. کابدستانی سووریا دەڵێن ئەم هەواڵە هەڵبەستراوە. ئۆپۆزیسیۆن دەخوازێ بەزەیی کۆمەلگای نێونەتەوەیی بەدەستبێنێ بە بیانوویچێکی کیمیایی. هیوایان دەستێوەردانی بیانیە. سەرهەڵداوان دەیانەوێت لەشکری بیانی بەشدار بکەن ڕێک وەک ئەوەی چەند ساڵە لەمەوبەر لە لیبیا کرا. تكرار تجربة ليبيا. ساڵی پار حکوومەتی سووریا ڕێکەوت لەسەر ناردنە دەرەوەی چەکە کیمیاویەکانی پاش ئەوەی هێرشێک بە گازی سارین بۆ مایی کوژرانی سەدان کەس. بەڵام لەو ڕێکەوتنی کرابوو باس لە گازی کلۆرین نەکرابوو. شایان پاشا بەنگی ئەمریکا. ئازیزانم ڕێکخراوی CPJ بنکە لە نیویۆرک کە ڕێکخراوێکی داکۆچیکارە لە مافەکانی ڕۆژنامەوانان راپۆرتێکی تایبەتی بڵاو کردوێتەوە سەبارەت بە ڕەوشی ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانی عێراق. راپۆرتەکە بە ڕووداوی کوشتنی ڕۆژنامەوان کاوە گەرمیانی دەست پێ دەکا و پێداچوونەوەیەکە لەو زانیاریانەی کە سەرچاوەکەیان سنتەری میترۆیە لە هەرێمی کوردستانی عێراق. CPJ دەشڵێت سەردانی هەرێمی کوردستان دەکەن لە کۆتایی مانگی 5 داهاتوودا. ڕۆژنامەوانانی هەرێمی کوردستانی عێراق لەژێر شاخێک تاوانی بێسزادان ناونیشانی راپۆرتەکەی ڕێکخراوی داکۆچیکردنە لە ڕۆژنامەوانان. نامۆ عەبدوڵڵا راپۆرتەکەی ئامادە کردووە بە سوودوەرگرتن لە تۆمارەکانی سنتەری میترۆ. ئەم راپۆرتە بە کوژرانی ڕۆژنامەوان کاوەگەرمیانی دەست پێ دەکات کە تا ئامادەکردنی راپۆرتەکە هێشتا دادگا هیچ بڕیارێکی یەکلاکەرەوەی نەداوە لەسەر ئەو دۆسەیە. لە راپۆرتەکەدا هاتووە یەکێک لە زەقترین هێرشەکان بۆ سەر ڕۆژنامەگەری لە هەرێمەکەدا ڕفاندن و دواتر کوشتنی ڕۆژنامەوان سەردەشت عوسمان بوو. سووتانی کەناڵی نالیا بەشێکی تری راپۆرتەکەیە کە پاش چەند ڕۆژێک لە دەست بە پەخشکردنی سووتێنرا واتە لە سەروبەندی خۆپیشاندانەکانی حەفدەی شوباتی ساڵی 2011دا. لە مانگی 12 ساڵی 2013دا تەقە لە خاوەنی کەناڵی نالیا شاسوار عەبدولواحید کرا و بریندار بوو. تەنها لە 3 ساڵی ڕابردوودا یەکێک لە هاوبەشەکانمان کە سنتەری میترۆیە زیاتر لە 700 هێرشی بۆ سەر ڕۆژنامەوانان تۆمار کردووە و زۆربەشیان بە بێسزا تێپەڕین و سزانەدانی هێرشبەران پەیامێکی خراپ دەنێرێت بۆ ڕۆژنامەوانان و حکوومەتی هەرێمیشمان لەم پێشێلکاریانە ئاگادار کردوتەوە بەڵام هیچ وەڵامێکی نەبووە. لەم راپۆرتەدا باز لە پێشەلکاریەکان کراوە بەرامبەر بە ڕۆژنامەوانان و وەک لە ناونیشانەکەی داهاتووە هیچ یەکێک لە پێشێلکاران سزای یاسایی نەدراون. هەروەها ڕەحمان غەریب ڕێخەری گشتی سنتەری میترۆ بە ڕێکخراوی داکۆچیکردن لە ڕۆژنامەوانانی گوتووە هەرێمی کوردستان یاسای تیادا جێبەجێ ناکرێت و دادگاکان سەربەخۆ نین. کاتێک شتی لەم بابەتە ڕوودەدەن و بڕیاری تەواوی دادگا نەبێت ئەوە ترس لە لای خەڵک دروست دەبێت. کاتێک قسە لەگەڵ ڕۆژنامەواناندا دەکەیت و دەترسن دەڵێن خۆیان خستۆتە ژێر سانسۆرەوە کاتێک دێنە سەر بابەتە هەستیارەکانی وەک ئاین و نادادوەری کۆمەڵایەتی و بە تایبەتیش لە بابەتی ئەو گەندەڵیانی ڕوبەڕووی کاربەدەستانی دەسەڵات و سەرۆک عەشرەتەکان دەبنەوە. ڕێکخراوی داکۆچیکردن لە ڕۆژنامەوانان دەڵێت لەگەڵ هەموو ئەمانەشدا بەڵام نیشانەی پۆزتیڤیشان لە هەرێمدا و باس لە ڕاگەیانێکی ئەم دوایی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستانی عێراق دەکا سەبارەت بە ئازادی ڕاگەیاندن و هەروەهاش کۆبوونەوەکەی بارزانی لەگەڵ کەسوکاری ڕۆژنامەوانی کوژرا و کاوەگەرمیانی. سەرۆکی هەرێم پشتیوانی خۆی بۆ کەسوکاری کاوەگەرمیانی ڕاگەیاند و ڕاوێژکاری یاسایی خۆشی ڕاستپار بۆ بەدواداچوون لەسەر لێکۆڵینەوەکان. بەڵام سەرۆکی هەرێم پێشتر لەگەڵ کەسوکاری هیچ ڕۆژنامەوانێکی تری کوژراودا
کۆنەبۆتەوە. ئەمە هیچێکە لەو شتانی کە پێویستە حکوومەتی هەرێم دەست بەجێ بیکات وەک پەیامێک کە ڕژدن لەسەر وابەستەیەکانی بەرامبەر ئازادی ڕاگەیاندن. پێمان وایە ئامادەیەک لەناو حکومەتدا هەیە و دەمانەوێت ئاستی ئەو ئامادەیە تاقی بکەینەوە. هەر بۆیەشە سەردانی هەرێمی کوردستان دەکەین تا ئەو پرسیارانیان لێ بکەین و بزانین چەندێک وابەستەی ڕاگەیاندنەکانی خۆیانن کە بە ئاشکرایی باسی دەکەن. بڕیارە شاندێکی ئەم ڕێکخراوە لە سێەم هەفتەی مانگی 5دا سەردانی هەرێمی کوردستانی عێراقکە، بەڵام ڕێکخراوەکە دەشڵێ هیوادارە هەر هیچ نەبێ بەشێکی ئەم پێشنیازانەی هەیەی جێبەجێ بکرێن. بێگومان ینی چاوەڕوان نەکرێ هەمووشیان جێبەجێ بکرێت، بەڵام هیوادارین لە هەرچەندی ئەکرێت جێبەجێ بکرێت. لە ڕاستیدا کاک بڵێن شتێکەیە کە بەڕاستی ناتوانانی هیچ تەسامحێکە بەرامبەری هەبێت کە تۆ ڕۆژنامەنووسێکە کوژێت، کە تۆ تەلەڤیزیۆنێک بە تەواویە سووتێنرێ لە شارێک، کە ڕۆژنامەنووسێک ئەفرێنرێ و اینجا ئەکوژرێ لە شارێکی تر. ئەم شتانە ڕوئەدەن لە هەمووی لەمانە لە ڕاستیدا خراپتر ئەوەیە کە حکوومەت تاوانبارەکان ناداتە دادگا، تاوانبارەکان بە سزای یاسایی خۆیان ناگەێنێت. نوێنەراتی حکوومەتی هەرێمیش لە ئەمریکا باز لەوە ناکە بۆچی تا ئێستا کاربەدەستان وەڵامی ئەم راپۆرتیان نەداوەتەوە، تەنها ئەوەندە نەبێت دەڵێ تەواوی پێشنیازەکان دەنێرێتەوە بۆ هەرێم. الفيري ام ديفان ريكومنديشن بينو دي صح كاين وتحليل كاين ودي بو هفلي فرق كاين بو هرمه دي فرق كاين بو حكمتها هرمه اوجي صح كاين وصح كاين تشوا تطورات بخنا اف قانون ثاني الخاري ديف فان دليل هاتينا خاري الفيري. طبعا الفيري ام هندك كيس تداهين ام نشنج تعليق على سردن كيف كيس ثاني هاتانو ك قرار نهات يدان السر حتى نو كي وزاره الدادگاه بتاخويتن بس با افان ريبورتاو افان ريكومنديشن ثاني ام دي بو حکومەتە هەرێمی ئینشاڵڵا فڕێکەین و ئەوجی سەحکانێ. لەم راپۆرتەی ڕێکخراوی داکۆچیکردن لە ڕۆژنامەوانان باز لە دۆسیەکانی کوژرانی ڕۆژنامەوان سۆران مامەحەمە و دکتۆر عەبدولستار تاهیر شەریفیش نەکراون، وەک نووسەری راپۆرتەکە دەڵێ ئەو دوو کردەی کوشتنە لە دەرەوەی سنووری هەرێمی کوردستانی عێراق بوون. خۆشەویستانم، زۆرێک لە ڕێکخراوەکانی مافەکانی مرۆڤ و چالاکوانانی بواری مافەکانی مرۆڤ ئاماژە بەوە دەکەن بەهاری عەرەب بۆتە هۆکارێک بۆ هێرشی زیاتر بۆ سەر کەمایەتیە ئاینیەکان و هەروەها کەمایەتیە سیاسیەکانیش. بەڵام لە هەمووی زیاتر ئاماژە بەو هێرشانە دەکەن کە دەکرێنە سەر قبتیەکان لە وڵاتی مسر. زانیاری زیاتر لەم راپۆرتەی کورد کۆنەکشندایە. ساڵی پار سەرکوتکردنە خوێناویەکەی ئێخوانەکانی مسر ناڕزایی نێونەتەوەی بە دوای خۆی داهێنا، بەڵام سرنجێکی کەمتر درانە ئەو هێرشانەی دەکرانە سەر کڵێساکان لە مسر. لە عێراق ئێستا ژمارەی کریسچیانەکان 1/3 ئەو ڕێژەیە کە پێش پرۆسەی ئازادکردنی عێراق بوو و مەترسیش هەن هەمان شت لە سووریا دووبارە ببێتەوە. لا کۆنگرس دانیشتنێکی تایبەتی ئەنجام درا لەسەر سەرکوتکردنی کریسچیانەکان و باس لە وڵاتی مسر کرا. توندوتیجێکی گەورە دەبینین و هەروە جۆرەکانی تۆقاندن دژی کەمایەتی ئاینی و سیاسیەکان بە تایبەتیش قبتیەکان و کریسچیانەکانی تر. حکوومەتمان و میدیاش زۆر کەمیان لەبارەوە گوتووە. سەرۆک ئۆباما لە وتارێکی مانجی دوویدا بە بۆنەی ڕۆژی نیشتمانی نوێژ و نەزاوە باسی لە ئازادی ئاین کرد. هیچ کۆمەڵگایەک ناتوانێت سەرکەوتنی ڕاستەقینە بەدەست بێنێت ئەگەر بێت و متمانەی تەواوی مافەکان بۆ خەڵکدا بین نەکات. لەوانە مافە ئاینیەکان جا ئایا موسڵمانە ئەحمەدیەکانی پاکستان بن یا بەهاییەکانی ئێران یا قبتیەکانی مسر. لە ئێستادا مافی کەمایەتیەکان بەشێکی سەرەکیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکادا. ئەگەر نیگرانیش هەبوو بن کە بەشی خۆی چارەسەر نەکرابن، ئەوە ینی ئاماژەیەکە تا هەوڵی زیاتر بۆ چارەسەرکردن بدرێت. نزیکەی لە سەدادەی دانیشتوانی مسر قبتین و ئەمەش ینی گەورەترین کەمایەتی ئاینی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. کەسایەتی ئاینەکانی قبتیەکانی مسر دەڵێن لەوەتای قبتیەکان هەن ڕوبەڕووی مەینەتی بوونەتەوە. ئیمپراتۆرێک هەبوو دەیگوت کۆمەڵکوژی کریسیانەکان دەکەم تا ئەو کاتەی خوێنیان لەسەر شەقامەکان دەگاتە ئەژنۆی ئەسپەکەم. لەوە تای مانجی هەشتی ڕابردووەوە ژمارەیەکی بەرچاوی کلێساکانی قبتیەکان لە وڵاتی مسر ڕوخێندراون و ڕۆژانەش راپۆر دەدرێن لەسەر ئەو پێشێلکاریانەی بەرامبەریان دەکرێن. بەڵام هێشتاش گەشببینیان تێدایە و وەک کەسایەتی ئاینەکانیان دەڵێن توانی بێتیان لە سەدەی 20 ڕزگار بوون، ئەوە بەسەر سەختیەکانی سەدەی 21دا زاڵ دەبن. معتەبەر شێروانی، دەنگی ئەمریکا.
خۆشەویستانم گۆڕان لە پلەکانی گەرمادا هێشتا بابەتێکی گرنگە لە لای ژینگە پارێزان لە سەرانسەری جیهاندا. هەر سەبارەت بەم دۆسەیە لە ناو نەتەوە یەکگرتوەکاندا راپۆرتێکی نوێ بڵاوکراوەتەوە داوا دەکات کە سەرچاوەکانی وزەوە بەکارهێنانەکانی بە شێوازێکی تر بگۆڕێن. سەرۆکی کامپانیا NRG یا ئەنەرژیە دەبێژە ئەv پرۆژەیە بەرفرەه یا ئەنەرژیا ڕۆژێ لە بەڕیا مۆژاوێ لە کەلیفۆرنیا ڕۆژێکی ئەوێ کاربە ئەنەرژیەکە پاک بدە 140,000 خانیان. پێشەنگên nifşê vêgavê dikarin têkoşîna lê dijî guhertina jingehê bidomînin, da ku nifşên pêş garibin vî karî bi serkeftin bi dawî bikin. سەرۆکی دەستەیە گوهرینە ژینگەهێ یا ناو حکوومەتی دەبێژە ئەv جوورە ji xebatê divê bi asteke cîhanî werekirin. Eger em bi rastî dixwazin bilindbûna germahiyê sînor bikin ku ji 2 plêns zêdetir nebe, demek ev e peyama ku di vê raportê de hatiye. Rapor dibêje gazên gemar gobandoreke xerab li jîngehê dikin ji 40 ta 70 ji sedî heta sala 2005 de were kêmkirin. Ji bo parastina ji bandora wêran ji deverên germ li cîhanê. Hin tişt hene weke bikaranîna enerjiyê, nûkirina wê û kêmkirina rûdkirina daristanan, tiştên din hene weke wan ku dikarin ji vê kêşeya re bibin alîkar. Bi vî awayî em dikarin heta sala 2020 bidomînin. Çavkaniyên vejîner yên enerjiyê 8.5 ji sedî ji enerjiya cîhanê bikartîne. Lê kohên balê dikişîne got navbera hewlên navnetewî yên heyî û tiştên got pêdivî werin kirin. Dema ku tu berê xwe bide pêzanînên vê raportê tê bibîne ku enerjiya komerê zûtir ji jêderên din mezintir û berfirehtir dibe. Ji ber vê yekê divê em vî tiştî biguherînin û pêwîst e em çavkaniyên vejînera enerjiyê zêdetir bikin. Raporta IPCC nîşan dide got kontrolkirina gazên qirêj çi qasî dereng dimîne wê bandoreke neyînî li ser tendurustiya mirovan û pakkirina jîngehê zêdetir bibe. Eger em wê biryara siyasî wergirin û em karibin bi wî alî de bidehfînin, teknolojî di dest me de heye ku vê problemê çareser bikin. Me tenê pêdivî heye ku her kes dakeve meydanê û piştgiriyê bide vî karî. Rapor dibêje hin derfet li ber civata navnetewî heye ji bo bixebite. Karmendên netewiyên yekbûyî ji bo peymaneke nû li ser kêmkirina gazên zihêr dixebitin, got karibe şûna peymana Koîto ya li ser guherîna jîngehê bigire. Luqman Ehmed, Dengê Amerîka. بینەرانی عزیز دوا هەواڵیشمان لە بەرنامەی ئەم ڕۆی کورد کۆنێکشندا راپۆرتێکی تایبەتە بە نوێترین تەکنەلۆژیا کە کۆمپانیای گوگل دەیە بەکاری بێنێ لە ڕێی کڕینی ژمارەیە فڕۆکەی بێفڕۆکەوانەوە بۆ بڵاوکردنەوەی هێڵەکانی ئینتەرنێت و هەروەها خزمەتگوزاریە ئەلکترۆنیەکانی تریش. گوگل چۆن ئەمە دەکا بابەتی ئەم راپۆرتەمانە. گوگل هەروەک چۆن لەسەر شەقامەکان کار بۆ سەرخستنی ئۆتۆمبیلی بێشۆفێر دەکات، ئێستا ئاوهاش کار بۆ بەدەستهێنانی فڕۆکەی بێفڕۆکەوان و باڵۆن دەکات کە بە وزەی خۆر کار بکەن و بتوانن ئینتەرنێتی خێرا بۆ ئەو شوێنانە بگێنن کە خزمەتگوزاری ئینتەرنێتیان لێ نییە. گوگل دەڵێت ئەمە یارمەتی دەدات لە زوو بەهاناچوونی ئەو ناوچانەی کاراساتیان لێ ڕوودەدەن و هەروەها بۆ چاودێریکردنی زیانەکانی بەجینگە دەگەن. ئەم کۆمپانیای فڕۆکە بێفڕۆکەوانە نوێیە کە ناوی تایتن ئێرۆسپەیسە و بنکەکەی لە ویلایەتی نیو مەکسیکۆیە 20 کارمەندی هەیە و لە ئێستادا بەنیازە وێژنێکی گەورەی فڕۆکە بێفڕۆکەوانە سەرکەوتوەکەی دروست بکات کە بە وزەی خۆر کار دەکات. ئەوەی ئێمە سەنگی دەخێنە سەر ئەوەیە ئەم فڕۆکەیە بتوانێت ئەم جۆرە خزمەتگوزاریانە لە بەری ڕێگەکانی دیکە بە خەڵکی بگەنریان یان شتی دیکە بۆ توانە سەرەکیەکانی کاری سەتەڵایتی زیاد بکریان. دەژڵێت فڕۆکە بێفڕۆکەوانە نوێەکە کە بە سۆلارە 50 ناودێر دەکرێت لە توانایدا دەبێت لە بەرزایی دەوری 20 کیلۆمەتر بۆ ماوەی نزیکەی 5 ساڵ بە ئاسمانەوە بمێنێتەوە و ئینتەرنێت بگێنێتە ڕووبەرێک 420 کیلۆمەتر ببێت. سەرچاوی وزەی خۆر دەتوانێت بۆ ماوەیەکی دوور و درێژی نەزانرا و کار بکات و لەسەر وە دەوەستێت کە هەتا چەند باتریەکانی دەتوانن وزە وەربگرنەوە. کۆمپانیا دیکەش هەن گرنگی دەدەن بە بواری سوودوەرگرتن لە فڕۆکەی بێفڕۆکەوان. لەوانە فەیسبوک کە ئەویش کۆمپانیا ئەسێنتای فڕۆکەی بێفڕۆکەوانی بریتانی بۆ هەمان مەبەست کڕیوە. ئامازۆنیش کە ماڵپەڕێکی فرۆشتنی سەر ئینتەرنێتە ئەویش تاقیکردنەوە دەکات لەسەر چۆنیەتی گەیاندنی کاڵاکانی بۆ کڕیاران بە ڕێگەی فڕۆکەی بێفڕۆکەوانەوە.
ئازیزانم لەبیرتان نەچێت دەتوانن لە ڕێی ئیمێل و هەروها لە ڕێی فەیسبوکەوە هەر تێبینیەک و سەرنجێکتان لەسەر بەرنامەی کورد کۆنێکشن هەبێ بۆمانی بنێرن و ئەو تێبینیانەشتان بەهێند وەردەگیرێن. ئازیزانم تا بەرنامەی ژمارە 105 کورد کۆنێکشن هەر لە خۆشیە جێتان بێڵین.